سەرۆر ئینتەرنێت کە تیایدا بەکارهێنەر وەرگر و بەخشەریشە بەکارهێنەرن کۆمەڵاتی تۆڕە کۆمەڵاتیەکان لە جیهاندا 3 میلیارد واتە نزیکە 40 دانیشتوانی سەرزەوین ئەم ئامارە 3 میلیارد ئەمە لە مانگی 12 2018 ئەم ئامارە بەدەستهێناوە کە لەوانەیە ئێستا ڕێژەکەی زیاتر ببێت. بۆ پێناسەکردنی تۆڕە کۆمەڵاتیەکان پێویستە ئاماژە بە سێ چەند دەمیان دەستەواژە کە سۆشیال نێتوۆرکە تۆڕە کۆمەڵاتیەکان بەمانای تۆڕەکانی پەیوەندی مرۆڤ، هەروەها سۆشیال نێتوۆرکینگ سێڤیس خزمەتگوزاریەکانی تۆڕە کۆمەڵاتیەکان، هەروەها دیجیتال سۆشیال نێتوۆرکینگ سێڤیس خزمەتگوزاریەکانی دیجیتاڵی لە تۆڕە کۆمەڵاتیەکان. کەواتە تۆڕە کۆمەڵاتیەکان بەو پێگە و تۆڕاڵێن کە ئەندام و وەرگرەکان دەکۆن لەگەڵ یەکتر هاوڕێتی دروست بکەن، هەروەها وێنە و ڤیدیۆکان یان فایلەکانیان شێر بکەن یان ئەڵگۆڕ بکەن یان بەگشتی گۆڕینەوەی زانیاریە لە جیهاندا. دەمێ پرسیارە بکەم کە ئایا سۆشیال میدیا داهاتەکەی چۆن کۆ دەکاتەوە؟ کە زانیاری لەسەرەوەیە کە سۆشیال میدیا داهاتەکەی چۆن کۆ دەکاتەوە، ئینستاگرام بۆ نمونە یان فەیسبوک یان یوتیوب بە شێوازێک دەتوانێت ڕێژەی داهاتی خۆی زیاد بکات. کەسێک زانیاری لەسەر هەیە؟ بەڵێ؟ فرۆشتنی یەکێک یەکێک خۆی فرۆشتی بۆ کۆمپانیەکە یەکێک فرۆشت. ستا ئینستاگرام کە پرۆگرامەکی دواتر گەورەترێت یعنی بەس کە کەناڵێک دروست بکات بفرۆشێتەوە؟ بەپێی کات بۆ ئێستا کۆڕێک بەڵێ بۆ ئەتفرۆشیتەوە بەپێی کات ئەتفرۆشت. ئەوەش بەشێکەوە دەرناگات بۆ پێی کات ئەتفرۆشت. لە ریڤیو نییە ڤیو ئینستاگرام لە ریڤیو ئاخر بەس شێوەیە چۆن؟ چەند بەکار ئەوەش دەکرێت، بەڵام سەرەکیترینەوەیە کاتێک کە ڕستێک ئەپلۆد دەکەی یان داونلۆد دەکەی یان بە یەک لایک بە لایکێک دەتوانانی داهاتێک یان داهات بنێری بۆ کۆمپانیای ئینستاگرام یان فەیسبوک. کاتێک کە داوات لێ دەکەن لە فەیسبوک ناوی کەسێک دەنووسێت، بۆ نمونە دەنووسێت بۆ خاتر خوا بنووسە ئەڵڵا. ئەو کەسە ڕاستە ئەگەر بڕوای بەدین هەبێ، بەڵام دەیەوێت بە واستەی ناوی ئەڵڵا زۆرترین لایک وەربگرێت بۆ ئەوەی حساب بانکیەکەی زیاد بێت. بۆ نمونە من دەمەوێت کەناڵێک بکەمەوە لە یوتیوب، حسابێکی بانکیم هەیە، هەرچی وێنە و ڤیدیۆی سەرنجڕاکێشە لە یوتیوبەکە دادەنێت. بۆ نمونە ڤیدیۆ هەیە لە یوتیوب نزیکەی 5-6 میلیۆن کەس بینەری هەبووە. ئەم 5-6 میلیۆن بینەرە چەند ڕێژەی بینینەکەی زیاتر بێ داهات بۆ سەر حسابی بانکی ئەو کەسە دەچێت، یعنی کەناڵەکەی من. و نیوەی ئەو پارەی کە بۆ من دێتە سەر حساب نیوەی بۆ یوتیوبە نیوەی بۆ منە. بەو شێوەیە داهاتەکانی سۆشیال میدیا کۆ دەکرێتەوە لە سەراسەری جیهاندا. کاریگەری کاردانەوەکانی سۆشیال میدیا لە دوای ساڵی 2011 قسە لەسەر ڕۆڵی ئینتەرنێت لە جیهاندا دەکرێت. بێگومان ئینتەرنێت جیهانی گۆڕیوە، هەمومان دەزانین. بێگومان کاریگەریەکانی سۆشیال میدیا ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبێت. هاوکات فەیسبوک ڕۆڵی هەیە لە دروستکردنی ڕایگشتی، ئێستا دەتوانێت ڕایگشتی دروست بکات لە دژی ستەمکاری، لە دژی حکوومەت، و دەتوانێت تەنانەت دەسەڵاتیش بگۆڕێت. بە هەری عەرەبی دیارترین لەو نمونانەیە کە بینیمان هەروەها لە بزاف و بڵین چۆن بەشی سابز لە ئێران کە دروست بوو، ئەوە زیاتر فەیسبوک و یان سۆشیال میدیا توانی خەڵک دەنگی خەڵک بۆ بکاتەوە بە دژی دەسەڵاتی ئێران ئەم سەرهەڵدانە ئەنجام دەدات. هەروەها لە عێراق زۆر جار لە ترسی دروستبوونی خۆپیشاندان زۆر